سلااوان لێ بێتم کاتتان باش بینەرانی بەڕێز لە سەر شەقامی فڕۆکەخانەی کەرکووک دیارە بەیانی ئەمڕۆ ڕووداوێکی هاتوچۆ کە زۆر سەخت بە بەڕاستی ڕوویداوە لە نێوان ئۆتۆمبیلێکی جۆری جێبلاری دۆ لەگەڵ توێتایەک دیارە ڕووداوەکە زۆر تون بووە شوێنەواری خوێن بەزەویەکە ئەبینرێ بریندارەکان گواسراونەتەوە نەخۆشخانە دیارە لە ئەنجامی ئەو ڕووداوە 13 کەس بریندار بوون و کەسێکی گیانی لەدەستداوە ئێستا وەکەوەی کە ئەبینن ئەو ئۆتۆمبیلی کە زیانی بەرکەوتووە جۆری جێبلاری دوێیە کە بە تەواوەتی پێچەوانەی شەقامەکە لێرە هاتووە لەگەڵ ئۆتۆمبیلێکی دیکە کە جۆری توێتایە بەیەکیاندا کێشاوە و ئەو ڕووداوە سەختەی بە دوای خۆی داهێناوە کە 13 کەس بریندار بوونەوە کەسێکش گیانی لەدەستداوە ڕووداوەکانی هاتوچۆ ماوەیەکە لە پارێزگای کەرکووک ڕووی لە زیادبوون کردووە بەداخەوە بەشێکی زۆری هۆکارەکانی وەکەوەی کا پۆلیسی هاتوچۆی کەرکووک ئاماژەی بۆکەن تیژڕەویە و لە دەستدانی کۆنتترۆڵە بەداخەوە دیارەمەوەکەوەی کایبینن بەشی پێشەوەی توێتاکە بە تەواوەتی تێک شکاوە و زیانێکی زۆری بەرکەوتووە و بریندار و قوربانێکی زۆرشی بە دوای خۆی داهێنا هەموو یاخود بەشێک زۆری ئەم ڕووداوانی کە لە کەرکووک بەداخۆ ڕوەدەنەوە بە تایبەتی لەم شەقامەکە شەقامێکی زۆر فراوانە و کەمتر تاسەی تایە بۆیە هۆکارە بۆ ئەوەی کە شۆفێرەکان زیاتر ئۆتۆمبیلەکانیان باشەوەی تیژڕەوی لێ بخڕن و ئەم ئەنجامی بە دوای خۆیدا هێناوە. شنو رايك في الحوادث؟ والله مصيبه شو نسوي يعني اكثر من هذا والله العظيم. احنا نوعي الناس نقول لهم يا معود السرعه ما يفيد، هذا كله من وراء السرعه هي تسوى بالناس. اي والله العظيم يعني السائق لازم يكون منتبه عدل لو لا لازم يكون. والنوب يعني 5 متوفين باي السياره والسياره جيب جايه منك طافره ضارب باي السياره. اي عندنا معلومات قدامنا صارت الحادث. جيب لا اريد ومفتر يعني من ذاك السايد جاي الجيب مفتر وضارب هاي السياره المرزي. عكس السياره هذه شلون؟ اي والله عكس هو طافر الجزره الوسطيه طافرها. تشوف انت اذا تباوع هناك الجزره الوسطيه. اي وهذا هم جاي سرعه الافندي ما مسيطر الله يرحمهم بعد. اي والله والله السرعه يعني احنا ننصح الناس هو السرعه يعني هذا تاليه السرعه. اي والله اغاتي انت دیارە ئەو ئۆتۆمبیلە کە جۆری جێبلاری دوێیە بە سرعەیەکی زۆر بە تیژڕەویەکی زۆر لەو دیوی سایدەکە کە لە کەرکووکەوە دەرەچی بەرەو بازگەی ینی لە کەرکووکەوە دەرەچی بەرەو پارێزگەکانی دیکە لێرە لە نزیک گۆڕەپانی ئاهەنگەکان یاخۆت پێشانگەکانی ئۆتۆمبیل ئەم ڕووداوە ڕووی داوە ئۆتۆمبیلێک کە جۆری توێتە زیانێکی زۆری بەرکەوتەوە کەمێک ژمەر لە ئێستا ئەو ئۆتۆمبیلی دیکەن کە جۆری جێبلاری دوێە بار کرا بەداخەوە قوربانیەکان زۆرن و بەشێکی زۆریشیان تەندروستیان ناجێگیرە ئێستا لە نەخۆشخانەکانی کەرکووک.